طبعا لإدارة سربخوي سوران هەروەکو لە وتارەکەشم ئاماژەم پێدا 700 قوتابخانە دەرگای بەڕووی قوتابیاندا دەکاتەوە 9356 قوتابی ئەو ساڵ ڕوو لە ناوەندەکانی خوێندن دەکەن. ئەو قوتابیانەی کە لە باخچەکان وەرگیراینە ژمارەیان 3456 پەپولەیە کە دەچنە ڕەوزەکان، زائیدەن 6175 قوتابیش وەکو ساڵی یەکەم لە پۆلی یەکەمی بنەڕەتی درێژە بە خوێندن دەدەن. طبعا موضوعی تقاعد بوون ساڵانە تقاعد بوون هەیە و ئیجازاتیش هەیە بە شێوازی جیاجیا، بەڵام ئەو ساڵە وەزارەتی پەروەردە بڕیاریدا کە بەڕێوەبەری پەروەردەکان خۆیان سەرپشک بن لە تەنزیمکردنی میلاکی خۆیان. بەسپاسەوە هەر چوار بەڕێوەبەری پەروەردە لیژنەی تایبەتیان پێکێنا کە تەنزیمی میلاکی خۆیان کردەوە. تەسەوڕ ناکەم کێشەی بەو نەوع گەورەیەمان هەبێتن ئەگەر لە چەند اختصاسێکی کەم نەبێتن کە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێکی داوە اختصاسە نادرەکان ئەگەر دەرفەت هەبێتن دەمەزراندن بکاتن بە گرێبەست لە بۆمان دەکاتن و تەقسیری نەکردیە. طبعا ئەو داتایە پارەکەش دامان 28 قوتابخانەی سەرخۆڵمان هەبوو. بەسپاسەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گژمەی دەبوو ئەو بابەتە تەرخان کردبوو، بەڵام لەبەر ئەوەی ئەو قەیرانە سەپێنراوەی کە سەر حکوومەتی هەرێمی کوردستان داهاتبوو نەمانتوانی بخینە بواری جێبەجێکردن، چەند جاریش لەگەڵ مقاولەکان ڕێککەوت بووین، بەڵام لە هەفتەی دادێ هەموو ئەو قوتابخانە سەرخۆڵانە و قوتابخانەیەکی 18 پۆلی بەناوی دکتۆر فەرسەت و 4 قوتابخانەی 6 پۆلی درایتە مقاولێک لە هەفتەی دادێ لە ئیداری سەربەخۆی سۆران دەست بە دروستکردنیان دەکرێتن و تەسەوڕ دەکەم 6 پۆلیەکان و 28 پۆلیەکان بۆ وەرزی دووەم بکەونە خزمەتی کەرتی پەروەردە 18 پۆلیەکەش بۆ ساڵی 26-27 تەواو بیت. بەخوای تەمەنامان دەکرد 2 ساڵ پێش ئێستا دەستمان پێکردوای، بەڵام ئەو قەیرانانەی کە هەبوون هیچ مقاولێک نەیدەوێرە خۆی بەباڕا بکاتن، بەڵام بەسپاسەوە بە هاوکاری و بەڕاستی سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرپەرشتیاری ئیداری سەربەخۆی سۆران توانرا عەقدێک لەگەڵ مقاولێک بکرێتن و ئەو ساڵ دەکەویتە بواری جێبەجێکردن.